مەلا بەختیار لێپسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە سەردانێکیدا ناحیەی ئاشتی بەسەر کردەوە و لە کۆبنەوەیەشیدا لەگەڵ هاوڵاتیانی گوندەکانی دەشتی کۆیە باسی لە بیرەوەریەکانی سەردەمی شاخ و شۆڕشی نوێی کرد بەڕابەتی سەرۆک مامزەلال و ڕۆڵی خەڵکی ناوچەکەی بۆ هاوکاری پێشمەرگە بەرز نرخاند لە ڕۆژانی سەختی خەباتدا. قۆناغ سەختەکانمان لە ناوتانە بڕیوە بێگومان سەرکردە ڕەسەنەکانی یەکێتی پێشمەرگە قارەمانەکان تێکۆشەرە قارەمانەکانی زیندان و شاخ و خەباتی نێنی شارەکان ئەمە بەشی زۆری ئەوانە ناڵێم هەر هەمویان بەڵام بەشی زۆری ئەوانە ئامادەنین سەرمایە خەباتمان بگۆڕین بە چڵکی دەست پارە لە ژیانە چڵکی دەستە ئەوەی ئەمێنێتەوە و بە نەمری ئەمێنێتەوە و بە سەربەرزی ئەمێنێتەوە سەرمایی خەباتە ئەمێنێتەوە بۆ ئێمە چکە ئەوە زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە ئەبێ وجدانتان ئاسوودە بێ ئەو حزبەی و ئەو شۆڕشەی و ئەو پێشمەرگانەی لەگەڵی ماندوو بوون ئایا ئێستا لە ڕووی وجدانی و وجدانتان ئاسوودەی کرد ئاسوودە بووە یان نا من ئەڵێم یەک جاری تر ئێمە ئامانجەکەمانەوە بۆ مافی چارەنووس دیموکراسی عەدالەت بەدیبێرین بۆ مافی چارەنووس چه پێشێکێتی چه حزبێک پێشێکێتی نیشتمانی کوردستان توانی دروشمی مافی چارەنووس لە گەرمەی شەڕەکانە بەدیبێن بەرز کاتەوە و کۆڵیش نەدا تا بەدیهێنێ فیدرال کێ بوو ئێمە بووین یا خەڵکی تر بوو یەکێتی بوو یا خەڵکی تر بوو بە ناوی ئێوەوە بە ناوی کۆمیتەی ئاشتیەوە بە ناوی مەڵبەندەوە بە خێرهاتنێکی گەرمی جەنابی کاک بەختیار بکەم لێپرسراوی دەستەی کارگێری مەکتەب سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بێگومان کاک بەختیار نامۆنیە نەکە لە منتیقەی کۆیەوە لە هەموو کوردستاندا ماڵم حەقا چەندین جار ڕێک نەکەوت دەیویست بێتن سەردانی منتیقەکەی بکە چونکە ئەمڕۆ کە هاتووە بۆ هاتووە کە 40 ساڵ و 6 مانگ و ڕۆژێک پێش ئێستا لە شەڕێکی قارەمانانیان کردووە لە 2/2/78 لە قوبەبەجیان و بەردی شەیتانی لە نێوان شیوەشان و قازبەجیاندا. دواتر مەلا بەختیار تیشی خستە سەر دوا گۆڕانکاریەکانی ناوچەکە و باسی لە سیاسەتی ڕاست و دروست و دەست پێشخەریەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کرد بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئاڵای یەکێتی بە شەکاوەیی بێڵینەوە وەفامان بۆ شەهیدەکانتان و شەهیدەکانی کوردستان هەبێ و لەم ململانی و کێشمەکێشانی کە ئێستا لە ناوچەکە لە عێراق لە کوردستان هەیە وا بکەین ملەتەکەمان سەربەرز لێی بێتە دەرەوە و وا بکەین یەکێتی نیشتمانی کوردستان پارسەنگی چارەسەرکردنی کێشەکان بێ و نەبێ بە بەشێک لە کێشەکان و نەبێ بە بەشێک لە مەینەتەکان وەک چۆن لە بەدرێژایی مێژووی یەکێتی مەگەر ناچار کرابێ بەرگری لە خۆی بکە ئەگینە هەمیشە لەگەڵ برایەتی و یەکێتی بووە ئێستاش ئێمە سەرەڕای فشارەکان کە لەسەرمان هەیە و سەرەڕای ئەو هەموو ناڕەزایی و ڕخنانەی کە لە ناو خەڵک سەبارەت بە دۆخی ئابووری و گوزەران و ژیانیان هەیە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لە ترسی ئەوەی نەکا دۆخەکە تێک بچێ لە ترسی ئەوەی نەکا جارێکی تر لێک بترازێین و پەرۆشیمان بۆ ئەوەی کە بسازین بە یەکەوە تەحملی زۆر شتمان کردووە. گوندەکانی کوردستان لانکەی شۆڕش و دروستکردنی پێشمەرگە بوونە هاوڵاتیانیش ڕای دەگەێنن سەردانەکەی مەلا بەختیار بۆ سنوورەکەیان جگەلەوەی بابیرهێنانەوەی بیرەوەریەکانی سەردەمی شاخە و باسکردنیشە بۆنەوەی ئێستا و داهاتوو. کاردۆ محەممەد کەناڵی ئاسمانی گەلی کوردستان قەزای کۆیە.